زۆر زگمیش سوتا بە کوڕەکەم کە پرسی چێ لەگەلم دێ کەس یعنی ئەمە نە ئافرەت نە پیا و بست ناسنە ئەو شوێنانە تێکەڵاوی ئەو شتانە بی بەڕاستی پیرۆزبایی لە کوڕەکەم و لە هەموو ئەو گەنجانە دەکەم ئەوانەی ئیمڕۆ تەخەڕوجەکەیان تەخەڕوجیان بوو دیارە بۆنەکانینا ئەو شەوینانە یەک لە قاعەکانی شاری هەولێر لە یەک لە مزگەوتەکان بەڕاستی شتێکی زۆر جوان بوو ئەمن یەک بەخۆم بەشداریم نەکرد زۆر زگمیش سوتا بە کوڕەکەم کە پرسی چێ لەگەلم دێ کەس یعنی ئەمە نە ئافرەت نە پیا و بست ناسنە ئەو شوێنانە تێکەڵاوی ئەو شتانە بی بەڵام دوایە پرسییم لە ماڵ گوتی دوو گولمان ئامادە کردیە لێرە پیرۆزبایەکەی لێ بکەن کەنجی هاتەوە کە هاتەوەش ئاگای لێ نەبوو گوتمان ڕاوەستە تەمەشای ئێمەی دەکرد و هەندێک برادەرشم لەلا بوو ڕاست لەوێ گولەکەماندایە پیرۆزباییمان لێ کرد بەڵام کاویش گوتی لێک لە قاعەکانی هەولێر لە یەک لە مزگەوتەکان بۆنەیەکی ئاینیە لەگەڵ برادەرەکانم زۆر پێخۆشحال بووم لەگەڵ مەلا بەسامی ئێمەش هاتیم بەشداریمان کرد ئەمنەوان پێ باشترە کاتێک هەر قوتابیەک کە دەرچوو پێویست ناکە بەهەرا و هەر پەڕچێ و ئافرەت و پیا و تێکەڵایی